باهۆی کەمی ئاوی خواردنەوەوە دانیشتوانی گەڕەکی 16 ئاب لە شاری کەرکووک نیگەرانن و داوا لە حکوومەت دەکەن چارەسەری گرفتی کەم ئاویان بۆ بکەن، چونکە بەوتەی دانیشتوانی ئەو گەڕەکە 3 ڕۆژ جارێک ئاوی خواردنەوەیان پێدەدرێت، ئەویش باهۆی کەمی کارەبا و زۆری فشار لە سەر بەکارهێنانی ناتوانن ئاوی پێویست پڕ بکەن. ئەم گەڕەکە لە نەبوونی خزمەتگوزاریە، وەکو ئەو بڵێن شارەوانی کە نات پیسێم گەڕەکە کۆکات کێشەی ئاوەکە لە هەمووی گەورەترە، چکات لەوەتی ئەم گەڕەکەی کێشەی ئاوی هەیە. دایان جار مراجعی دارێەوەمان کردبووەوەی چارەسەرێن گرفتەمان بۆ بکەن، بەڵام بەداخۆ نەیان کردووە. کێشەی ئاوکە ناکەنێت بۆ خەڵک، 2 ڕۆژ 3 ڕۆژ جارە نیم سەعات ئاو ئەکاتەوە، ئەو نیم سەعاتش ئاوکادەن کارەبا نییە، جار وایە مۆلیدەکە عاتڵە، جار وایە کارەبا نییە، ئەی ئەو خەڵکە چۆن دژێت؟ ئەو عالەمە نیوەی هالەکرێت چییە؟ نیوەی وەتاخانەکانی داناو بۆ فرۆشتن ئەڕوا لەبەر ئەم وەزعەیە، یعنی وەزعەکە ئەمەنە ناخۆشە. لە دەرقاپی حەوش خۆ دانشە مۆبایلەکە دەست مناڵەکەتەوە ماتۆر سوارە تێدەمانچە خاتە سەر مناڵەکەتەوە مۆبایلەکەی لێ ئەدزی ئەیبات، سیارەکەت ها لە قاپی حەوش تێن ئەیبەن. لەبەر چی؟ لەبەر ئەوە نە خزمەت هەیە نە ئەمان ماوە لەم شارەیە. بەس ئاوەکە نییە، ئاوەکەشی کاتەوە 3 سەعات ناتوانی بەرمیلێ پڕکەی، کارەبا بڕا مۆلی دەنیە ئیچی بکەین وەڵا بچینێکو، وەڵامە ژیان ئێمایکەین بەخوا لە قات سێڕایەکی ئارێ بەخوا ئەو کار ئەوتە بۆڕی موشک و پشکە ئیتخواوە حاڵە ئێقەی ناکە ئەم غەسنانە هەڵگرن وەڵا ئامانە وای لێدە ئەم غەسنانە قوڕی کردە سەرمانە. وەڵا داواکاریمان لە حکوومەتەوەی ئەم غەسنانە لابا لەم مەنتیقەیە نەبێ ئێمە لێرەدان ئیشتنمان حرامە. ئارێ وەڵا ئەو نییە چی بکەین بچینێکەوە. گەڕەکی 16 ئاب و ژمارەیەک گەڕەکی تری شارەکە لە دوای ڕووخانی ڕەشەمی بەعەز لەلایەن ئەو خێزانانەوە دروست کراوە کە لە دوای ساڵی 2003 لە سلێمانی و هەولێرەوە گەڕانەوە شارەکە، بەڵام تاکو ئێستا وەکو پێویست خزمەتگوزاری ئاو و ئاوەڕۆی بۆ دابین نەکراوە. جێگری بەڕێوەبەری دابەشکردنی ئاوی کەرکووک ئاماژە بە گرفتی ئاوی ئەو گەڕەکە دەکات و دەڵێت تاکو پرۆژای ئاوی کەیواند و تەواو نەبێت ناتوانن چارەسەری گرفتی کەماوی لە شارەکە بکەن. بە تایبەتی ئەم گەڕەکەی کە ئێستا گلەیان کردووە گەلێک لە گەڕەکەکانی تری پەنجعەلی باشترن بەڕاستی. ئێمە ڕازینی ناڵێن ینی بەو مستەوای کە ئێمە ئەمانێ، بەڵام زۆر گەڕەک هەیە لە ناو پەنجعەلیە لەوان گەلێ خراپترن، بە تایبەتیوانی کە کەوتونەتە نیهایەتی گەڕەکەکانی پەنجعەلیەوە هەیە هەر بە تایبەتی لە هاوینە پێیان ناگا ئاو بە تەنکەر ئاویان بۆ دابینەکەین. بەڵێ بێگومان ئێمە ئەو پرۆژانەی کە تەقدیمان کردووە بۆ محافەزا گەر ینی موافقەی لەسەر بکرێ، بەڵام ئەمە بۆ سیانەیە، یعنی بۆ ئەوە نییە تۆ پرۆژەیەکی تازە بکەیت کە کەمیەتی ئاو لە شاری کەرکووکە زیاد بکە، بۆ ئەوە نییە. ئەو پرۆژەیە نەخێر، ئەوە پرۆژەیە بوجەکەی لە بەغاوەیە لە پارێزگاوە ناتوانن سەرفی لەسەر بکەن، ئەبێ لەسەر وەزارەتی بەلەدیات و ئەشغال لە خوتەی ئیستثماری ئەو پرۆژەیە جێبەجێکرێت، بوجەکەی جیایە. شاری کەرکووک جگە لە پرۆژەی ئاوی کەیوان یەک کە ئاوی شرین بۆ ماڵان دابین دەکات، بەڕێوەبەرایەتی دابەشکردنی ئاوی کەرکووک زیاتر لە 15 بیری بۆ دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ گەڕەکە تازە دروستکراوەکانی شارەکە دابین کردووە، بەڵام بە تەواوبوونی پرۆژەی ئاوی کەیواند و گرفتی کەماوی لە شارەکە چارەسەر دەبێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.